ئەو ڕۆژەی پێش عەسر بوو سبحان الله تەلیفۆنی بۆ کردم وەکو حافیز بوونی هیچی نەبوو بەنی سەعات 7 خەبەریان نامێ وتیان جەڵتەی لێیاوە وەڵا نەخۆشی کاکەم هەمووی کەرکووک و کوردستان بووە ئەوەی کە تاسیری کردۆتە کاکەم مردنی کاکەم خەفەتی کوردستان بووە کە چەند ساڵ دەربەدەر بووە خۆم ئاگام لێ بووە کە دانیشت و شەعری نووسیوە یەکێ لەوانە کەرکووکی تیا بووە هەموو جارێمت کاکەی جان هەر کوردستانە ئەم نەخۆشیانەی تۆ این کوردستانە دایمە خۆوەرەقە و قەڵەم بەدەستیەوە بووە لە هەموو جۆرێکە لە هەموو دەکەیەکە وەڵی بەبێەوەی من باسی کەم کە خوشکیم ئەچی کوردستان هەیە بە مناڵ و گەورە و پیرەوە کاک مەناسێت من پێویست ناکەوە باسی کەم ملت باسی کە هەموو زانن چۆن بووە کاکم نیازە بیگەڕێنەوە بەڵێ ئەوڵمان ناوە و خواڵ ناگرێت تەخسیریان نەکردو تیان ئەیان گەڕێن ئینشەڵڵا ڕۆژی پێنجشەممە ئەیگەڕێنەوە بە ئیزنی خوا